تكاية لآلي لوطبة بمينو لسر توحيد وإسلام، لسر حجاب وعقيدة وأخلاق، لسر دين وروشت وقيم خريكي خطبة جو بقسي كسبة. بسم الله، الحمد لله، صلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برایان و خوشکانی مسلمانم، ئیمامی شافعیە فەرمێ ڕازیکردنی دڵی خەڵک غایەتێکە هیچ مرۆڤێک پێی ناگات. ئەم ڕازیکردنە لە ڕازیکردنەکانی تر جیاوازە. ئێمە لە خۆمان پرسیوە چی هەیە لە نوح عليه الصلاة والسلام باشتر بێ؟ 950 ساڵ دعوە ئەکات لە کۆتاییە بە درۆ ئەخرێتەوە. ئیبراهیم عليه الصلاة والسلام ئەخرێتە ئاگر و منجەنیقەوە لەبەرەوەی داوای تەوحید و یەک ئەڵڵا پەرستی لە کەس و کار و میلەتەکەی خۆی ئەکات. چی هەیە لە زەکەریا باشتر بێت کە بە مشار ئەبڕێتەوە؟ چی هەیە لە یەحیا باشتر بێت کە سەر ئەبڕێ و سەرەکەی ئەکرێتە مارەی بۆ ئافرەتێکی ڕەوشت خراپ؟ چی هەیە لە عیسای کوڕی مەریەم باشتر بێ کە خوای گەورە بە موعجیزە ئەی خوڵقێنێ و دروستی ئەکا بەبێ باوک و باوان و مامە و عەشیرەت بە زەعمی خۆیان شوێنی ئەکەون و لە خاچی ئەدەن؟ چی هەیە لە محەممەد المستەفا باشتر بێ صلى الله عليه وسلم لە کاتێکە لە مەکە شاربەدەری ئەکەن، لە طائیف بەربارانی ئەکەن، لە غەزای بەدرا جەنگ و کوشتاری لەگەڵ ئەکەن، لە غەزای ئوحودا برینداری ئەکەن و مامەی شەهید ئەکەن، و لە کۆتاییشە پێت ئەڵێن ئەخرجوا آل لوط من قريتكم إنهم أناس يتطهرون. سەیری ئەم جیهانە دوو ڕووە بکە، سەیری ئەم خەڵکە خراپە بکە، سەیری ئەم ڕۆژگارە ناهەموارە بکە. ئەی خوشکی پۆشتە و حیجاب و ئەهلی خێر و ئەخلاق، ئەو ئافرەتانی کە وەها داڕماون لە حیجاب کەوتون لە ڕێژەی ئەخلاق، پیاوەکانی خۆیان جێهێشت، ماڵی خۆیانیان بەدەست خۆیان کاول کرد، حەزەکەن تۆش بێ پیاو بی، تۆش بێ لە چک و سەرپۆش بی، تۆش بێ لانە و بێ ماڵ بی. بۆیە ئاگاد لە خۆت بێ، ئاگاد لە قیامەتی خۆت بێ. ئەی برای بەڕێز، کاتێک کە ئەهلی خێر و مزگەوتی، ئەهلی سەلاح و چاکسازی خێر و سەدەقە ئەکەی، هەوڵی قیامەتی خۆت ئەدەی، پێت ئەڵێن بۆ ئەوە نەتونڕەوی، بۆ لەگەڵ مناڵەکان تاوای نابێت تۆ زێنەرم بیت بیان هێنی بۆ ئاهەنگێک، بۆ حەفلەیەک، تەنها شەکرا و خواردنەوەیە، تەنها شتێکی لاوەکیە و خوا خەڵک لەسەر ئەمە ناخاتە دۆزەخەوە. بۆیە ئەم جیهانە بە ئەندازەیەک تێکچووە ئەخرجوا آل لوط من قريتكم إنهم أناس يتطهرون. کارمەندێکی گەندەڵ حەزەکە هەموو کارمەندەکان گەندەڵ بن، مامۆستایەکی گەندەڵ لە قوتابخانە حەزەکە هاوڕێکانشی گەندەڵ بن، بۆی خراپە و خائیبی خۆی و نەوەی وانەکان هاوشێوەی خەڵکە خراپەکەی تر بێت. بۆیە عەزیزەکەم، کاتێک کە دانسقەی کە بوونی خۆتت هەیە، تکایە مەگۆڕێ، هاوشێوەی پێغەمبەران لەسەر مەنهەجی ڕاستی خۆت بە. نوح زەرەری نەکرد بە درۆ خرایەوە، ئیبراهیم زەرەری نەکرد خرایە ئاگرەوە و ئاگر بووە بە فراو بووی، عیسای کوڕی مەریەم زەرەری نەکرد کەوا ئەزانن شوێنی کەوتن و لە خازرا، بەڵکو خوای پەروەردگار بە زیندویەتی بەرزی کردەوە بۆ ئاسمان. محەممەد المستەفا صلى الله عليه وسلم چووە ئاسمانی دنیا هەموو گەورەیەکانی قیامەتی بینی لەو کاتێک کە لە طائیف گەڕایەوە عەزیەتیان دا و بەرباران کرد. بۆیە گرنگ ئەوەیە تۆ لەسەر ڕێگەکە بمێنیتەوە، نەدۆڕێی، سەیری دووڕووی ڕۆژ ئاوا بکە. کاتێ هاوڕەگەزخوازی چەسپاندووە لە کۆمەڵگەکەی خۆیان کە ناتوانێت پێی چارە سەر بکرێت، کاتێک کە ڕووخاوە لە ئەخلاق، پیاو لە پیاو مارە ئەکەن و ژن لە ژن مارە ئەکەن، هاتووە ئەوێ بیسەپێنێ بەسەر تۆوە. کاتێک کە مناڵەکەی تۆ لە جیهانی ڕۆژ ئاوا لە قوتابخانەوە فێری ئەو شتە ئەکرێت کە لە لای ئاسان ئەکرێت. ئەوە تا لە مۆندیالەکانی قەتەرا کە چەند ڕۆژێکی تر دەستپێکە بە چاوی خۆتانە بینن چەند و ڕوون ئەڵێن ئەو وڵاتانە توندڕەون لەبەرەوەی ڕێز لە هاوڕەگەزخواز ناکرد، لە کاتێکە بەبێ ئەوەی ڕێز لە عادات و تەقالیدی وڵاتێکی تر بگرن، ئەیانەوێ بەدڕەوشتیەکانی خۆیان، نائینسانیەکانی خۆیان، تێکچوونی شیرازەی خۆیان، نەمانی بنەماڵە و خانەوادەی خۆیان، دایکی پیری بە خێوکراوی خۆیان لە پێنشن هاوس و لە دایەنگەکان بیانوێ ئێمەی مسلمانی کورد و سەرجەم ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتەکانی تری مسلمانان
وا لێ بکەن بچینە ژێر عەباکەی ئەوانە و داڕمێین لە هەموو ئەخلاق و ڕەوشتێکی ئینسانیەت کە ڕەبتە بە قیامەتەوە. بۆیە ئەمە شیعارت بێ، تکایە لە ئالی لووت بە بمێنەوە لەسەر تەوحید و ئیسلام، لەسەر حیجاب و عەقیدە و ئەخلاق، لەسەر دین و ڕەوشت و قیەم خەریکی خۆت بە، گوێ بە قسەی کەس بەدە. داواکەم لە خوای پەروەردگار عاقیبەت خێرمان کە و ئەم قسانە بکاتە هۆکاری هیدایەتی دڵی خۆم و خانەوادە و کەسوکارەکەم و تۆی موسڵمانیش کە لە پشتی ئەو کامیرەوە ئەیبینی. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.